سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. بۆچی هەندێک جارە وترێت ڕۆنی خۆراشی زەیت یاخود بەست و خەست زۆرجار هۆکارێکن بۆ زیادبوونی ڕێژەی نەخۆشی شێرپەنجە. لە چەند کیلۆ گوڵە بڕۆژە دەتوانرێ 1 لیتر زەیتی سروشتی بەرهەم بهێنرێ. ئایا تا ئێستا هیچ بازرگان و خاوەن کۆمپانیایەک لەسەر هێنانی ڕۆنی نەشیا و سزا دراون و سەرپێچەکەیان بێنراوە یاخود نا؟ بۆچی لیترێک ڕۆن لە ناو مارکێت و بازاڕەکاندا بە 1000 دینار یاخود کەمتر دەفرۆشرێ؟ ئەگە سروشتی بێ ئایا ئەوە ڕێیتە دەچێت؟ هەندێک لە دوکانەکانی لەفەفرۆشی و ڕێستۆرانتەکان ئەو ڕۆنی بەکاری دەهێنن، بە چەند کاژمێر جارێک دەیگۆڕن. ئایا وەکیلەکانی خۆراک ئەو ڕۆن و برنجەی دەیدەن بە هاوڵاتیان تا چەندێک تەندروست و شیاوە بۆ خواردن؟ لەسەر ئەم پرسە گرنگانە لە بنکۆڵی ئەم جارەدا لەگەڵمان بن. تەنها هەر ئەو پرسیارانە نین، بەڵکو چەندین پرسیاری دیکەیش لای هاوڵاتیان بە بەردەوامی دەکرێت. ئەوانیش ئایا چۆن ڕۆنی ڕۆکی بەرهەم دێت؟ ئایا مادەی نەوتی خاوی تێکەڵ دەکرێ؟ بۆچی ڕۆنەکە هەرزانترە لە دەنگی گوڵە بەڕۆژە؟ ئایا مەترسی هەیە بۆ سەر تەندروستی؟ ئایا ڕۆنی کانزایی یان ڕۆنی ئۆتۆمبیلی تێکەڵ دەکرێ؟ ئایا کامە زەیت بەکار بهێنین؟ ئایا ڕۆنی بەستوو باشترە یاخود زەیت؟ هاتووینەتە یەکێک لە کارگە ناوخۆییەکانی بەرهەمهێنانی جۆرەکانی زەیتی خۆماڵی لە شاری سلێمانی. لێرە هەموو جۆرەکانی زەیت هەر لە گوڵە بەڕۆژە و کونجی و ڕەشکە و عەلیبابا و زەیتون و گوێز هیندی بەرهەم دێت. دوو ڕێگا هەیە بۆ دەرهێنانی زەیت لە تۆوی ڕوەک، ئەوانیش ڕێگەی فیزیایی و کیمیایین. فیزیایی ئەوەیە کە بە بەکارهێنانی پاڵەپەستۆی گەرم ڕۆنەکە لە تۆوەکە دەردەهێنرێ. ئەم ڕێگەیە بۆ ڕۆنی گوڵە بڕۆژە زۆر تەندروست نییە. هەنگاوی دووەم پاڵەپەستۆی ساردە کە لێرە لەم کارگەیە پشت بەم شێوازە دەبەسترێ بۆ ئەوەی زۆرترین زەیت لەو تۆوە وەربگیرێ. پاش ماوەکەی وەکو عەلەف دەدرێت بە ئاژەڵان. پسپۆڕانی بواری خۆراک سوودەکانی ڕۆنی سروشتی گوڵە بەڕۆژە بەم جۆرە پۆلێن دەکەن. یەکەم پارێزگاری لە دڵ و مەسوولکەکان دەکات. دووەم سیستەمی بەرگری لەش بەهێز دەکات. سێەم ڕێژەی کۆلسترۆلی زیان بەخش کەم دەکاتەوە. چوارەم پارێزگاری لە پێست و قش دەکات بەهۆی دەوڵەمەندی بە ڤیتامین ئی. پێنجەم کردداری هەرسکردن ئاسان دەکات. شەشەم هاوسەنگی لاژ ڕێک دەخات. حوتەم کەمکردنەوەی مەترسیەکانی توشبوون بە کەم خوێنی بەهۆی بوونی مادەی ئاسن تێیدا. لەگەڵ ئەم سوودانە کە بە ڕۆنی سروشتی گوڵە بڕۆژە پۆلێن کراوە، بەڵام هەمیشە ئەو ئامۆژگاریانشمان دەکرێت کە بەکارهێنانی ڕۆن بە هەموو جۆرەکانیەوە تا دەکرێت کەم بکرێتەوە. لێرە لەم کارگەیە 4 کیلۆ گوڵە بڕۆژە بە توێکڵەوە و 2 کیلۆ ناوکی گوڵە بڕۆژە پێویستن بۆ ئەوەی تەنها 1 لیتر ڕۆن بەرهەم بێت. لە ماوەی کاژمێرێکا 30 لیتر زەیت بەرهەمێنین، ڕۆژانە ئەتوانین 700 لیتر زەیت بەرهەم بێنین بە ڕێگەی پەستانی سارد. پەستانی سارد دەنگەی جۆمە لێبێ دەنگی ئامێرەکانە. بەزەڵ پەستانی سارد جیاوازی لە پەستانی گەرم چییە؟ زۆر تەواوە. سوپاس بۆ پرسیارەکەت. هەڵبەتە پەستانی سارد دروستترین ڕێگایە بۆ دەرهێنانی زەیت لە ناوکی دانەوێڵەکان زەیتی خۆراکی سروشتی. پەستانی سارد فشارێکی میکانیکیە کە دەخرێتە سەر ناوکی دانەوێڵەکان، فشارێکی لەسەر خۆی میکانیکیە. ئەو ئامێرانەی کە بەکار دەهێنرێن بۆ دەرهێنانی زەیت لێرەیە، تەواوی ئامێرەکان سەرجەم ئامێرەکان ستەیلەس ستیلن، واتە دژە ژەنگن، ژەنگ ناکەن بە هیچ شێوازێک، بۆ لەبەر ئەوەی ئێمە تەندروستی هاوڵاتیانمان بەلاوە زۆر گرنگ و زەرورە. و هەروەها پرۆسێسێکی زۆر لەسەر خۆیە پەستانی سارد. بەو شێوازەی کە وەکو ئاماژەم پێکرد ئەتوانێت لە ماوەی 1 کاژمێرە 30 لیتر زەیت بەرهەم بێنرێت بەو ئامێرانی کە ئێمە هەمانە و لە ئەتوانن لێ کاژمێرە 30 لیتر زەیت. پرۆسێکی خاو نییە بۆ ئێوە لە ڕووی بزنسەوە؟ بەڵێ بەتەکید. کاکە کاروانگیان پرسیارەکەی جەناب زۆر مەعقوڵ و دروستە. بەتەکید پرۆسێسێکی زۆر خاوە، بەڵام ئێمە ئەوەنەی کەوا تەندروستی هاوڵاتیانمان بەلاوە گرنگە. خۆشبەختانە کە ئەم ڕێگایە دەبێتە هۆی ئەوەی تەواوی پێکاتە سروشتەکانی خۆی لە ناو زەیتەکەی بمێنێتەوە وەکو خۆی. وەزائیدەن هەروەها شتێکی تریش کە زۆر گرنگە، تام و چێژە سروشتەکەی کە خۆی هەیە بەڕاستەقینەی لە زەیتەکەی ئەمێنێتەوە، کە ئەوەش هۆکارێکی زۆر گرنگە و ئەکاتکەوە خواستی بەکارهێنەرانی زۆر بێت. زۆر باشە. لە پێشترەوە باباسی زەیتی گوڵە بڕۆژە بکەیت کە بەکارێ بۆ سوورکردنەوە بۆ هەموو جۆری ئیشێکی ترکە بە زەیت دەکرێت. لە چەندێک ئێوە لیترێک زەیتی گوڵە بڕۆژە بەرهەمێنن؟ لە چەند کیلۆ گوڵە بڕۆژە؟ جا بە توێکڵەوە بێیان بەناو کۆبێ بۆم باسکە.
زۆر باشە هەڵبەتە ئێمە لێرەیە کە زەیتەکان بەرهەم ئێنین ڕاستەوخۆ لە بەنمونەوەکو جەنابەت باست کرد زەیتی گوڵە بەڕۆژەیە لە 2 کیلۆ ناوکی گوڵە بەڕۆژەی پاکراو بەڵێ 2 کیلۆ ناوکی گوڵە بەڕۆژەی پاکراو بەبێ توێکەڵ ئێمە ئەتوانین 1 لیتر زەیت بەرهەم بهێنین بەڵێ 1 لیتر زەیت ئەمە پێویستی بە چییە پێویستی بە 12 کاتژمێر هەیە هەتاوەکو ئەنیشە لە شوێنی خۆیان بۆ ئەوەی کۆمەڵێک خەڵتەکە لە ژوێنی خۆیان بنیشێت پاشان ڕەنگە سروشتێکی خۆی کە جەنابتان کاتژمێرتان پێویستە بۆی خەڵتەکە بنیشێت بەڵێ بۆ ئەوەی بنیشێت پاشان بە پرۆسێسێکی فلتەریشنە ئەڕوات بۆ ئەوەی کەوا ئەگەر هەر تەنها یەکێک لە زەیتەکان بۆ بێنەوە بەرهەمی ئێوەیە بەڵێ زۆر باشە ئەمە 2 لیترە ئەمە 2 لیتری تەواوە لە 4 کیلۆ ناوکی گوڵە بەڕۆژە بەرهەممان هێناوە ڕاستەوخۆ ئەفەن لە 4 کیلۆ ناوکی گوڵە بەڕۆژە بەرهەممان هێناوە کە لە 100% سروشتیە ئەوەی کە لێرەیە بۆ من گرنگە و ئاماژەی پێ بکەم بۆ ئێوەش با بڵین بۆ جەنابتان هیچ موادێکی حافزەی پارێزەری تێکەڵ نەکراوە بە دوورە لە هەموو موادێکی پارێزە ئەو پاشماوانەی کە لێرەدا دروست دەبێ وەکو سۆپ ستۆک سوودی لێ دەبینن لە دروستکردنی سابوون و فاتی ئەسیدی تێکەڵ دەکرێت لەگەڵ سوود بینین بۆ ئالیکی پەلەوەر لێرە کەیتە کارگێکی بەرەمێنانی زەیتی سروشتی بۆ دەرەکەوێ کە لیترێک چەندێک بە زەحمەت ئەگە سروشتی بێ ئەگە تاو پاڵفتە کرا و پاک بێت چۆن بەرهەمیێت و نرخەکەشی چۆنە و لە هەمان کات بۆ سیحەت و تەندروستی مرۆڤ چۆنە و ڕەنگە هەر لێرێشە ئەو ڕاستی ڕوون بێتەوە کە لە ناو بازار و مارچێتەکان ویانەوانەی لە ناو وەچیلی خۆراکەکانیش دەدرێت بە هاوڵاتیان و بەشدارانیش نرخەکەی چەندێکە و چەندێکیش زیان لە تەندروستی مرۆڤ دەدات. سەبارەت بە وەڵامی ئەو پرسیارەی کە ئایا سەرچاوی هێنانی گوڵە بەڕۆژە بۆ ئەم کارگەیە کوێیە ڕاستەوخۆ وەڵامەکە ئۆکرانیا و رووسایە دوو وڵاتن کە زۆرترین گوڵە بەڕۆژیان لێ بەرهەمدێ بە نزیکەی کیلۆی گوڵە بەڕۆژە لە بۆرسەی جیهانی بە 15 سنت دەکردرێ هەندێک جار کەمتر یا زیاتر ئەوە وەک کارێکی بازرگانی گەورە سەیری دەکرێت ڕۆژانە بە ملیۆنان تۆن کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئێمە خۆمان هاندانی جوتیارانی ناوخۆی وڵاتە بۆ زیادکردنی بەرهەمی ناوخۆیی خۆمان و هەروەها بۆ بەکارهێنانی خستنەگەڕی دەستی کاری ناوخۆی بەڵێ وەزائیدەن ئەوەش ئێمە داوا ئەکەین خۆمان جوتیارانی ناوخۆی وڵاتی خۆمان پەرە بدەن بایەخدن بە چاندنی گوڵە بەڕۆژەی ڕەش پاڵێ ئەو گوڵە بەڕۆژەی کە ڕەشە بچووکەکان بۆ ئەوە زیاتر بەکار ئەهێنین ئێمە لێرە ئەبێ گوڵە بەڕۆژەکەی سپی ڕۆنی کەمە ڕۆنی کەمترە بە تەکید بەڵێ استفادەی لێ ناکەن استفادەی لێ ناکەین بە حکمی ڕۆنی کەمترەیە ئەم گوڵە بەڕۆژەیش لە کوردستانە دەست ناکەوێت بەڵێ بۆ نا ئەگەر بایەخی پێ بدەن جوتیارانی ناوخۆی وڵات بەڵێ بیچێن بەڵام ئێمە زیاتر لەوێ ئێنن بەڵام جوتیارانی ناوخۆڵات زیاتر بۆ برژاندن و بۆ خواردنی ئاوا بۆ ئاسایی بەکارێنن. دەوترێت زۆربەی زەیتەکانی بازار پیرۆکسایدیان زۆرە بۆیە هەندێک جار هەرزان فرۆشی دەکەن کە بۆ 1 لیتر بە کەمتر لە 1000 دینار دەفرۆشێ کە ئەوە ژوای کردووە هاوڵاتی لی تێک بچێ و پرسیاری زۆری لا دروست ببێ کە بۆچی بەو جۆرە هەرزان فرۆش دەکرێ. هاتوومەتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم خاتونە سەرۆکی فراکسیۆنی خزمەتە کە هاوبەشە لە نێوان یەکگرت و کۆمەڵی ئیسلامی کوردستان جێگری سەرۆکی لیژنەی تەندروستی ئەنجومەنەکەیە دەڵێ هەرزان بوونی هەرزەیتێک کێشەیەکی گەورەی تێدایە وەک خۆی ڕۆنی زەیت بە هیچ جۆرێک بەکار ناهێنێت. ئێستا لە زۆربەی سۆپەرمارکێتە جیهانیەکان لەوانەیە بە 750 پی کڕی بە 800 ئەی کڕی بەڵام ئەمە تەبان ئەمە ئەگەر غەشێکی تیانە بێ و ئەگەر چۆنەڵی مادە ئەندامێکی زیاتری هەرزانتری تێکەڵ نەگا ئەم زەیتە بۆ ئەو دەری نایێنێ بۆ ئەو خۆ چ زەیتێ بەکارێنی من زەیت بەکاردایێن بەکاری نانم پێشتر بەکارم ئەهێنە ڕۆنی بەستو بەکارێن بەستونیە نیمچە شلە ئەوە بەکارێنم. کۆگاکردن و گواستنەوەی خۆراک دەبێت بە جۆرێک بێ ڕەچاوی وردی لایەنی تەندروستی تێدا بکرێ و لە شوێنێک دابنرێش یاو بێت بۆیە پسپۆڕان دەڵێن هەمیشە ئەو جۆرە خۆراک و زەیتانە بکڕن کە بەرواری بەرەمهاتنی تازە بێت یان چەند مانگێک بێت چونکە بە تێپەڕبوونی کات پیرۆکسایت لە ناو زەیت زیاد دەکات بە تایبەت ئەگەر لە شوێنی زۆر گەرم دابنرێت. هەندێک جۆر ڕۆن ئەنووسێ فری کۆلسترۆڵ ئەمە ئەکرێ زۆر نەخێر ئەوە یەکە لەو مەرجال پێی ئەو مواصفاتی عراقی
ليبلينج واتا رقعة إعلامي أو روني كما بنمون أجابين كما شايف كان دين تأكيد لكن ده ضلنا بين ولا باشكرا و ليبل كيف شامبين ليبل لك تبغى لكن لم قيمة غذائية أو مادية بيكاتكي الوا بقري اللي برواري درسوني وسرسوني يسوي كل اللي إخوان نو جنابتان بله. شيت يا بونا أو بيوسان تمش زور وردا بعد براستي دك بجوري مواصفات تأكيد لك أو مواصفات أو روني الزيتي ولا بروجب مواصفات يقول بروجي لسد زي بزيد كريتن أجر الزيتون بهمان شوا دين أجر بيتو أو يباس تبسيارة كي برسنان فري كولسترول هيز داعينيا بالنسبة فري كولسترول أو رونا خوي دا نباتية كنوسا فري كولسترول أو ذاك غش تزاري وابشان ذاك أو روني من روني خلشي باشترا ها روني من كولسترول تنها لا أساس الكولسترول تنها لا روني أجلي هي زۆر باش نییە زۆر باش نییە تا بتوانم کەم کارتێرم هەر ئەوەندە زۆربەی ئەو ڕۆنانی لە بازاڕەکاندان لە خاڵە سنووریەکانەوە دێنە ناو هەرێمی کوردستان بەشێکی دیکەشیان لە ڕێگەی قاچاقەوە دێن بەڕێوەبەرەتی پاراستنی تەندروستی هەولێر ئەرکیانەوەیە چاودێری هێنانی ڕۆن و بە کۆگاکردن و ساختکردنەوەی بکەن لە بازاڕەکاندا ئەم بەڕێوەبەرە ڕاشکاوانە لەسەر ئەو پرسا گفت و گۆمان لەگەڵ دەکات هەر کاڵایەکی خۆراک بێت داخل ببیت ڕوونیش مزمنی ئەوانە نمونەی لێ وەردەگیرێ فەحسی فیزیایی و کیمیایی و بەکتەرلۆزی لەسەڵ دەکرێت لە هەرێک لەو فەحسانە ئەگەر دەرنەچوو ئەو کاڵایە دەگەنڕێرێتەوە شارە وڵاتی خۆی یانیش لەناو دەبردێت لەوێندەر بەبێ پشکنین هیچ تێک داخلی هەرێم نابێت ئەو ڕوونانش مزمنی خۆراکەکانی ترە بەو شێوەیە داخل دەکرێت اینجا نەقل دەکرێتەوە کۆگایەکان و دەفرۆشێت بەنسبەت کارگایەکانی ناوخۆ ئێستا چەند کارگایەکی ناوخۆ گەجار لە خاڵە سنووریەکان بمێنینەوە ئایا ڕێگری کراوە لە هەموو بارێکی قاچاق ئایا هەمووی بە خاڵی سنووریە تێپەڕێ تەماشای قاچاق بە خاڵی سنووری نایە ئەوەی بە خاڵی سنووری دێ هەمووی بەو فیلتەرانەدا تێدەپەڕی ئینجا داخل دەبێت ئێستسنا نەکراوە بۆ هیچ کەس و شوێن نەخێر ئیسtisنا ناکرێت لەبەرەوەی عێلاقەی بە تەندروستی گشتیەوە هەیە کەس ناوێری ئیسtisنا لۆ شتێک دروست بکە کە زەرەری تەندروستی گشتی هەبی بەڕاستی هەر نمونەیەک لە فەحز دەرنەچوو کابرا حەقی هەیە دووبارە فەحسی کاتەوە بە جێرەی قانون کەمە ئیشی لەسەر دەکەین قانون تەندروستی گشتی کە دەرنەچوو دووەم جار ئیتر تەواو مستەحیلەوە داخل بکرێت لەبەرەوەی زەرەری هەیە لە بۆ چەند جار هەبووە ئێوە بارتان گەڕاند بێتەوە کە دەرنەچوو لە مەجۆڕێنمایەکان بڵێ ئێستا لەوانەیە ئامارەکان ئەگە پیشان دەین دوایە بۆت بینین بە ئەتنان هەیە بە تەن 70 تەن خۆراک لە ناو برایە ساڵی 2010 بڵێ ئەوە تەنها لە ناو هەولێر ئەوانەی کە گەڕانەوە خاڵس لە سنووریەکان بە پێچانەوەی ڕێنمایەکان بووە 514 تەن خۆراک 514 تەن گەڕایتەوە لەبەرەوەی بەجێرەی ڕێنمایەکانی تەندروستی نەبوو باشە خەڵک چۆن جێ بکاتەوە ئەمڕۆژە قاچاقە ئەوتریان ڕێگە پێدراوە قەناعەتت چی دیارە ئەوی لە بازار قاساق ئەوی لە بازار هەیە دیارە جۆرەکانی چۆنە ئەوانەیە کە بە ڕێگای سەحەوە هاتیە لە شوێنێکی ڕێگا پێدرا و دەفرۆشرێ ئەو عیبینێت وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کۆنتڕۆلی هێنانی ڕۆن بکات 22 خاڵی وەکو مەرج و ڕێنمایی بڵاو کردوتەوە ئەگەر بە تەواوی جێبەجێ بکرێن دەتوانرێت لەگەڵیدا تەندروستی هاوڵاتیانیش پارێزراو بێ لەم 22 خاڵەدا بە ڕوونی و ڕاشکاوی باسی جۆری سزاکان کراوە و ئەوش خراوەتە ڕوو کە ئاساییە ڕۆنێک لە وڵاتێکەوە هاوردەی هەرێمی کوردستان بکرێ ئەگەر هاوڵاتیانی ئەو وڵاتە خۆشیان بەکاری نهێنن دەپرسین بۆچی بەو شێوازە ڕێکخراوە لە مادەی 21 بەر لە مادەی کۆتایی هەر کەسی سەرپێچی کار بێ بە پێبژاردن غرامە سزا ئەدرێ بە پێی یاسای تەندروستی ژمارە 89 ساڵی 80 بە 50,000 دینار کەمتر نەبێ و لە 500,000 دینار زیاتر نەبێ کەسێک سەرپێچی کردووە و تەندروستی گشتی خاتە مەترسیەوە 50 بۆ 500,000 دینار بڕێکی زۆرە بەڕاستی یانم یاسانە پێویستی بە هەموارکردنەوە هەیە و هی ساڵی 80ەکە ساڵێک تقریبا پێش ئێستا ئەو دەستکاری غەرامات تووشت کرا سزاکان کە بۆی نادرێت بۆ وەزارەتی دارایی تاکو ئێستا ڕەزامەندی لەسەر نراکە دەستکاری ئەو بڕێ بکرێتن بەڕاستی وەکو سەحا ئەمە نردمان لە وەزارەتی سەحا نادرێت بە وەزارەتی دارایی کە پێداچنۆک بە سزاکەمە بەڵێ نادرێت بە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانش کە پێداچنۆ کرێت لە ڕەنگە کەسێکی سەرپێچیکارم سزایی بەلاو قورس نەبێ بێت مخالەفەش بکات و زەڕیبی خۆشیە کاکەڕۆن سزاکە بەس پێبژاردن نییە پێبژاردنی کە لە سزاکەن سزای ترمانەیە ڕاگررتنی
کۆمپانیاکێ کە ناتوانیستر ئەو ڕۆنە بینی ئەگەر بێت ڕۆن بێ هەر مادەکردووە لە وەزارەت ئەو هەموو تەزییر دەکرێت نەگەر ئەو لەوێ چکە تەزییر دەکرێتن لەوێ سزاکان ڕاجیرا بێ کۆمپانیایەک بەڵێ هەبوو کۆمپانیامان هەبوو لە بواری تریش کە هەبوو ڕاجیرا بوو. پسپۆڕان و پزیشکان هەمیشە ئامۆژگاریمان دەکەن کە نابێ زەید لە جارێک زیاتر بەکاربهێنرێ بۆ سوورکردنەوە بەهۆی ئەوەی دوای ساردبوونەوە پیرۆکسایت بە ڕێژەیەکی زۆر زیاد دەکات کە بۆ جاری دووەم وەکو ئەوە وایە ژەهر بەکاربهێنی بۆ سوورکردنەوە. ئەم ڕۆنەی لە پشتی من و توێیە لە بەیانیەوە هەر هەمان ڕۆنا قەی ناکە کێشەی نییە یان کەی ئەیگۆڕن هەموو ڕۆژێ ڕوونەکەی دەگۆڕین بەیانی کە هاتن ساعات 12 شەو ڕۆنەکە فڕێن 12 شەو وەختی دێن من عملێک نەفەری خاصم هەیە شەوی بەس خاوێن دەکەنەوە عملەی من خاوێن ناکاتەوە ما ئەشیاکان ماوەچی هەرگرت نەفەری دی خاوێن دەکاتەوە هەردوو ڕۆنەکان بەتار دەکات هەردیان ڕۆنەکە تازەیە هەموو ڕۆژێ من وەچیلم هەیە هەموو ڕۆژێ من دوو کارتۆن زەید بەکاردێن لە دوکانی خۆم بەڵام کاتە 12 بۆ 18 ساعات ڕۆنەکە ئەمێنێتەوە خواردنەکانی پێ سۆرەکانەوە و شەوان فڕێن بەڵێ هەموو ڕۆژێ ڕوونەکەی دەگۆڕین. هیچ کاتێک تەندروستی سەحە نەهاتۆ پێتان بڵێ ئەو ڕۆنە نابێ ئەو نەکا ژمێر بمێنێتەوە یان ئەوەندە خواردنی پێ سۆر بکرێتەوە با ڕێنماییمان دەدەنێ ساعات زۆر بێ خواردنی پێ سۆر بکرێتەوە هەر هەمان ڕۆن بێ بەڵێ ئەوزە دەزانین چێت نسبەی ڕوونەکەی هەیە ئێستا ڕوونی تر هەیە ڕوونیەکاندی مقاومەیان نییە یعنی ناتوانانی لە 6 ساعت 7 ساعت زیاتر ئاگری لە بنبی هەر خواردنێک ینی بە ڕۆنێک سۆر کرایەوە بێ و ڕۆنە فرێ بدرێت ینی نابێ بۆ دوو جار بەکار بێت لەبەروی مادەی ژەهراوی و سەڵاتانی تیان مشکلە نییە ئەمە با تەبعاً ڕۆن نابی ببینێتەوە ئێستا من لە ئەوروپا بووم لە ئەوروپا کە ڕوونەکە ڕوونمان بەکار دێنا ڕوون بە سعات بوو بە سعات بوو یان مەسەن 100 سعات دەبایە فڕێ بدەینەوە 100 سعات دایان نایە دێن بەخۆیان فەحز دەکەن دەرێن ئەوە لە تااقەتی خۆی زیاتریش کردیە بەس ڕوونەکانی ما مقاومەی 10 سعات 12 سعات زیاتر نیتی دەبی فڕێ بدەین ئەمە فڕێ نییە 12 سعات بڕۆی تۆ زۆر نییە لەبەرچی فەلافلەکەی کە چەند خاوێنە ئەمشای فەلافلی کە چەند خاوێنە ئەو فیزیاییان دیارە خاوێنە بەڵام چۆن بزانم ڕۆنەکەی خاوێنە ئەگەر ڕۆنەکەی خاوێن نەبی فەلافلەکە ڕنج تێک دەچی ڕەش دەبی جوان دەرناچی ئەمە لەبەر خەڵک دێتە کرمان لەو فەلافلی ڕۆنەکەی خاوێنە ڕۆنی ئێستا پیسوی فەلافلی ناخۆیت و ئەو فەلافلە ڕەنج دەگۆڕێ ناسک ناوی تامی خۆش ناوی ئەو ڕۆنە بە ڕەنگ دیارەکە ڕەش بووە ئەوە ڕەش ئەوە قابەکەی ڕەشە ئەو قابە دەسوێ ئەمە ناتوانین وەچی ڕۆنەکەی هەموو ڕۆژی قاپی فڕێدەین قابەکەی ناتوانین فڕێ بدەین بەڵام ئەو قاپی کە دیارە تەندروست دیارە بە بڕای خۆت بەڵێ قاپی سۆرکردنەوەکان تەندروستە ئاوا ئەو ڕەنگەی کە ئیبینین ئاوا بە یەک جار تەندروستی لە ڕۆن هەڵکشاوە تەندروست نییە بەس نایگۆڕن با ئەمە دەیگۆڕین ئەوە بە یەک ڕۆژەوە هایلی دێ ئەمە دەیگۆڕین بە معدل یان 2 هەفتە 3 هەفتە جارێک ئەوانە فرێت دێن چکەوانە هەرزانە و تەشتانە 3000 4000 دەیگۆڕین فرێت دێن بەس هەر دەستێتەوە لەبەرەوەی ئاگری زۆر لە بنە دەستێتن چکە فەلافل دەکەوت سەری دەستێت تەندروستی بە ئێوەیان و تووە ڕۆژانە کە هاتن ڕۆنەکەتان گەرم کرد ئاساییە 12 شەو فڕێبن پێمان برێن ئەوان پێمان دەرێن وتون بەڵێ ڕۆپیان گوتوینە سەحایە ڕۆژێک دەوام دەکات دەبی هەموو ڕۆژێ بیگۆڕین ئەمەش هەموو ڕۆژێ دەیگۆڕین بەیانی وەرە ئێستا ڕوونی خاوێن خاوێنی تێدایە ئەو ڕووناکەوا دەبینی خاوێن خاوێنە زەر زەردە بەس مەنجەرەکە ڕەش بووە دەچمە لای یەکێک لە وەکیلەکانی خۆراک کە خواردنی باشەمانگانە دابەش دەکات کاویش بریتین لە ڕۆنی زەیت و برنج و شەکر و ئارت لەبارەی ئەو ڕۆنەی دەدرێ بە هاوڵاتیان پرسیارم هەیە کە تا چەندە کوالەتیان باش و شیاوە تا چەندە خەڵکی ئێمە ڕۆنەکە ئەباتەوە بەکارهێنێ یان نەخێر زۆری نایبەت و نایخوات والله على الأكثر نايوت لەکسەری نایەوێت للصعب بڵێم بە شەستی نایەوێت زۆری شەیە ئەوێ حتا نەک ئەوەش برا برنجەکەشی ئەگەر بتوانی دوایی تەسویرێکی ناو ئەو گونیەیە بکەن ئەو وەختە دەرئەکەوێ ئەزانن کە باشە یا خراپە ئەم ڕۆنە من بە یەکڵێم بڵێ عێراقیە بڵێ باش عێراقی 100% دڵنیان عێراقیە و پێکاتەکەی ئەزانێتە عقڵموانێت چون کۆمۆرە هەموو ئەرزی عێراق کە بە گوڵە بە ڕۆژە مانگانە ملیێنێ 28 حساب کە 28 خۆی 40 ملیۆنە عێراق
28 ملیۆن بوتڵی وا دەرەچێت کاک حاجی ئەگەر تۆ پێم بڵێ وەکو خۆت ماڵ و منداڵی خۆت بەکارێنەوە ڕۆنا من نە خۆت نایخۆی نەخێر بۆ نایخۆم لەبەرەوەی کە ئەمێنێتەوە لە تاوەکەی ڕش ئەبێت و وەکو لاستیکێکی لێ بەڵام وا دیارە برنجێک کە لە شوێنێکی شێدار هەڵگیراوە و کە ڕووی کردووە وەدانراوە بۆ ئەوی بدرێ بە هاوڵاتیان بۆ ماوەیەک سەرنجەکەمان دەیگوێزێتەوە ئامۆکیلەی خۆراک وە خۆی دەڵێ ئەم جۆرە برنجانە بە هیچ جۆرێک نادا بە هاوڵاتیان ئەگەر چی مانگانە چەند جارێک لەم چەشنە برنجانە دووبارە دەبنەوە ئەوە برنج ئەڵێم ئەگەر بتوانن تەسویرێکی بکەن ئەدێ عەبدوڵڵاجان تۆزە بینوشتێنەرەوە عەبدوڵڵاجان تۆزە بینوشتێنەرەوە ئەمە تەوزیعکردنە تکاتان لێ ئەەکەم بەس بزانن ئەمە ئەتوانێ خەڵک بیخوایان نە ئەم برنجە بەڵێ ئەوەی لێ هاتووە کاک حاجی ئەوە نازانین کەوێت من ئەلێرەیە بخەمەوێ طەبیعیە؟ فەردەیەکە هەڵیە بچڕم ئاوایە بەڵێ بەڵێ ئایا بەچی برنجی ئەم مانگی بەیعە؟ بەڵێ یەم مانگەیە ینی کۆنترە نە هەرهی ئەم مانگەی حازریە کە ڕووی کردووە بەم جۆرە بەڵێ ئەوە تەڕ بووە لە شوێنی خۆی کە تەڕە بێت ئیتر ئاوای لێت ینی مەترسێ گەورەکەدان هازایتە ڕۆنەکە نییە بەڵکو برنجەکە بەم شێوازە ئەوە لە بەرچاوە ئەوە چی کەس دەتوانێت ئەوە بخوا ئایا کەس نایخوا ها خێزانی زۆر ناچار نییە بێوێ لەسەر ئەو برنجە بژی هەیە زۆر کەس بەڵام ئەگەر زۆر زۆر فەقیریش بێ ئەوە ببینێ نایخوا ئەوە چۆن میلەت بیخوا ئەو میلەتە بۆی هەم توش سەرەتان و نەخۆشی بووە لەم شارەیە لەم کوردستانەیە چونەوە خەسەخانەی هیوات گەنجی وا جوان جوان توش سەرەتان بوو ئەوەیە خۆ کاکە شتی یەک سپارە خۆ خۆ تۆ نازانی شتێک تاریخی لەسەرە نییە لەسەری بێ ئەو خەڵکە ئەیخوا چوزانێ چی ئەم سەرەتانەوە بڵا بۆتەوە ئەوە نازانم چۆن دەرچووە لە پاساو هێناوێنە بۆیرە کاکە چاو لێ کاکە ئایا هەموو فەردەکان وان هەمیوان نەخێر نەخێر هەموو فەردەکان وانین بەڵام ئێستا بەعزێکەیە کە هەڵیە بچڕی ئاوایە بەعزی چیان وان بەڵێ هەمووی وانە نەخێر هەمووی ڕژ بێ و سپی سپی ئارە وەڵای ترەوەی کەوای تەڕ بوو بێ ئاوای لێت لە شوێنی خۆیەوە لە مەغزان بێ لە هەر شوێنی تەڕ بوو بێ ئاوای لێ بەڵام ئەگە تەڕ نەبوو بێ نە گیانی هاوڵاتیانی عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە ڕەنگە هێندە بە بایەخێکی زۆر و سیر نەکرابێ ڕۆنە بێکواڵێتیەکان برنجە کەڕ و کردووەکان دابش کراون ئەم خاتونە پسپۆڕی بواری شێرپەنجەیە و جێگری سەرۆکی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەرە لە پەرلەمانی کوردستان ئەو ترسی نییە لە خواردنی ڕۆنی بەشە خۆراکی مانگانە و دەڵێت بەکاری دەهێنم ئەمن لۆ خۆم هەمیشە لەگەر بەکارهێنانی بەرهەمی خۆماڵیم چی کوردستانی بی چی عێراقی بی یعنی هەتا بتانین زیاتر ئەوانە بەکار بینین ئەمن زیاتر پاڵپشتی وەی دەکەم باشە 4 کیلۆ گوڵە ڕۆژە 1 لیتر ڕۆنی تا دەرەچێت بەڵام لیترێ ڕۆن هەیە لە ناو مارکێتەکانی هەرێمی کوردستان بە 750 دینار بە 1000 دینار پێ دوای ئەم جیاوازێ بچێگەڕێتەوە ئەو جیاوازێ لەوانەیە مارکتینگی یعنی ها زەڕیبێ و گومرگە و ئەو شتانەیە زیاتری دەکات بەڵام ئەوە ناگەیەنی کە ڕۆنەک هەیە کواڵیتی باشترە لە ڕۆنەکی دیکە کە کواڵیتی خراپترە بەڵام ئایا بەڵگەمان بەدەستەوەیە بۆ ئەو مەبەستە بەڵگەم هەیە کە ڕۆنێک کە گرانتر بی باشترە لە ڕۆنەکی کە هەرزانترە هەتا ئێستا ئەو بەڵگەیەمان زۆر باشە تۆ خۆت ڕۆنی بایعی بەکارهێنی بۆ خواردن بەکارهێنی بە تایبەتی کە دەنووسێ لەسەری عێراقی ینی دڵم پێی خۆشە بەکاردێنی هیچ ئیشکالێکیش نییە لەگەڵ هەتا ئێستا ئیشکال نەبووە ناوەڵە بەس داکم ئیشکالی هەیە لەگەری دەرێ لە تەباخەکەی نابیتەوە ڕوونەکە کێشەی خواردنی نییە کێشەی خواردنمان نییە زۆر خواردنی ڕۆن و زەیت دەبیتە هۆی دروستبوونی نەخۆشی زەخت لە بەرەوەی دەمارەکانی خوێنمان ڕۆنەکان کەڵەکە دەبن ئاطرافەکان تا ئەم ساتە چاودێریتان لاوازە لەسەر بازار و لەسەر بازار شوێنە گشتیەکان بەڵێ لەسەر بازار بەڵێ بەڵام بە شێوەیەکی گشتی لیژنەکەمان ینی سێ بەش لە خۆی دەگرتەوە ژینگەیە تەندروستیە و مافی بەکاربەرە مە زیاتر تەرکیزمان لەسەر تەندروستیە پاشان ژینگە پاشان مافی بەکاربە کە لەوانەیە لەو مافی بەکاربەرەمە کەم تەرخەن
زۆر جاریژە و پرسیارە دەکرێت کە ئایا دەکرێت کەرەی کوردی خۆماڵی بۆ لێنانی چێژ بەکار بێ و بخورێ. پسپۆران دەڵێن کارەی خۆماڵی باشە بەکاربهێنرێت بەمەر جێگاژەڵەکە بە گژوگیا و ئالیکی سروشتی بەخێو کرابێ نەوەک بە عەلەفی دروستکرا و هۆرمۆن و ئەنتیبایۆتیک و پاشماوی خۆراکی مرۆڤەکان پێویستی شەتا بتوانرێ بڕی کەمی لێ بەکاربهێنرێت. لە کۆتاییان پرۆگرامە بۆ گەیشتین وێ ڕای چاودێری بەردەوامی بازار و شوێنە گشتیەکان بەڵام نەتوانراوە کۆنتترۆلی هێنانی ڕۆنی بێکواڵێتی بکرێ بە تەواوی هەروەک ئەوەش ڕوون بوویەوە ئەو ڕۆنەی لە ڕێگەی وەکیلەکانی خۆراک و بەعیەکانەوە دەدرێت بە هاوڵاتیان و بەشداربووان ڕۆنێک نییە کە تەواو نەشیا و بێ بۆ خواردن بەڵکو شیاوە و پشکنینی تەواو و وردیشی بۆ کراوە هەروەک کەمی سزای مادی ئەو کەسانی ڕۆنی نەشیاویان هێناوە وای کردووە ئەم دیاردەیە کۆنتترۆل نەکرێ و هێشتا بە قاچاغ و لە ڕێگەی خاڵە سنووریەکانیشەوە ڕۆنێک بهێنرێ کە شیاو نەبێ و ڕێنماییەکانی بە تەواوی تێدا نەبێت تا بەرنامەیەکی دیکە و لایەکتان لە خۆشییابن خواتان لەگەڵ.